لە بەیانی 24 کوردستان 24ەوە سڵاومان بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ هەر کوردێک کە لە جیاندا دەژی. لەگەڵ مەتین ئەمڕۆ کۆمەڵێک بڕگە و بابەتی جوانمان بۆ ئامادە کردوون لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. مەتین تەوەرەکانیان پێ بڵێ ئەمڕۆ باسی چیەکەین؟ دەستپێکس بدەتە باش بتون شاکر باش گەلێکی ئەنێرژی بیدار هاتە دومایکە بەرنامەی هەر ئەنێرژی ببینی شاکر ئەمە ئیرۆ زدەباریان بابەتین کما ئامادە کردی لەگەڵ ئەفکارێن خۆ ئەمێ بەحساد و تەوەرێن سەرەکە بکەن تەوەرەیەکی تایبەت بیتن بە پرۆسە خانەنشین بوونێ کانی ئەو کەسی خانەنشین بیتن چاوە دەمێن خوا دابەش بکەتن لە تەوەرە دوێژدا ئەمێ بەحسێ کاریگەریە هونەریکەین شاکا لە سەر دەرونێ مرۆڤی تاکو چەند تأثیرە هەیە بجە تأثیرە ئەرینی ئانێری هەلبەتە ئەمێ گەل میوانێ خوا وان هەرو تەوەران گەنگەشە بکەن. مەتین دوێنێ ڕووداوێکی ناخۆش ڕوویا لە گۆمی فێڵاو بەڵام خۆشبەختانە دواتر بە هەواڵی خۆش کۆتایی هات باسی ئەوواکەین. باش دوێنێ دوو هاوسەر چوو بوونە کەمپینێک لە گۆمی فێڵاو لەوێ ڕەوە گورجێک دەوریان دابوون. جا کاروان میراودەلی بەڕێوبەری بەرگری شارستانی سۆران بە کوردستان 24 ڕاگەیان ئێوارەی ڕۆژی یەکشەمە 16 دوو هاوسەر پەیوەندیان بە بەڕێوبەرایەتەکەیانەوە کرد و پێیان گوتن لە گۆمی فێڵاو و لە سنووری چۆمان ڕەوە گورگێک دەوری داوین فریامان کەون. میراودەلی باسی لەوەش کرد دەست بەجێ دوای پەیوەندیەکە دوو تیممان ڕەوانەی شوێنەکە کرد و لە ماوەی دەخولەکدا گەیشتنە لای ئەو دوو هاوسەرە و توانیان لە ماوەیەکی کەمدا لەو ڕەوە گورگە ڕزگاریان بکەن. بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران ئاماژەی بەوەشدا ئەو دوو هاوسەرە کووردا لە هەولێرەوە هاتبوون. چادریان هەڵدا بوو. دەیانویست بۆ ئێوارەکەی لە گۆمی فێڵاو بمێننەوە بەڵام ڕەوە گورگەکە پلانەکەیانی تێکدا. بە گوتەی میراودەلی گورگ لەو ناوچەیە هەیە و زانیاریشیان هەبووە لەو بارەیەوە بەڵام جاری یەکەمە ڕەوە گورگێک بەو شێوەیە دەوری گەشتیاران بدات. گەشتیارانیش دڵنیا دەکانەوە هیچ مەترسیەک لەسەر گۆمی فێڵاو نییە و چۆن تانەوێ سەردانی ئەو ناوچەیە بکەن. شاکر تو چەند جارە چوە گۆمی فێڵاو؟ وڵی کاک مەتین بەداخەوە تا ئێستا نەچووم. وڵی منی شەر نەچووم هەر دەڵێم ئەم ساڵە ساڵێکی کە دەڕۆم ناو ئیشەڵا بێکەوەچین ئەم ساڵی ئیشەڵا ستافی بەیانی 24 بێکەوەچی. شاکرم چون بەحسا کچەکە دنیا سەرکەفتی بکەن هەر ڕۆژە و ئەم باسی کچەکە سەرکەفتی چیرۆکە کچەکە سەرکەفتی هەمدیسان کوڕێن سەرکەفتی دیکەن لێ بێجارەمە بەحسی لیندایەکەن لیندا کچەکە شوەکارە خەڵکی شنگالێ چەندین ساڵن تابلوان دروست دەکەتن دە هەمان دەمێدا قوتابیا زانکویە لە بەشێ پەرستاریە ئەنکۆ دیبتە پەرستار دەهاتی دا ئینشەڵڵا ئەو دەبێژیتن خواندن و چێکنا تابلوان دیگەل ئێک ئەس دەگونجینم ڕۆژانە ویجادا بە هەبرا چیرۆکە لیندایە ببیستین. أس ليندا مرادم خلقا شنقالم أسنوني إيش يعني زاروكي خذا كيف مش رسم رتات مرسم تشيتكير سر أوراق عادي أقلام عادي بس يعني رسم قنج مرتات بشتي فرماني أم هاتينا كردستان أم هاتنا مخيمات هذا بشتي نقص شو مسادس إعدادي يعني رسم قطع كر مدست بخوندني كر اهتمام دا خوندني هطانا كده من نوضو بنجوني في آني الدور الأول بو نوضو شاشونيف أزل بشتي نقص كلية تمريض قبول بهم جامعة موصل بشتي نجي متوازن كرنيبا دراستي ورسم جديد وإنه هجيس رسميت خو مستمر مصر وأسشيتكم وزي المعرضات شارك. أي مثلا هو زي البحشي قاجيكم يعني مثلا أم الدوري مالي خوينا ومسؤولية هم سرمايا بس أس بشتي كز دوامة خوتهم يعني تقريبا ساعات دو جاناتهم جانا سيستم أو مستشفى بعملنا مختبرات يعني قالك بزحمته بس إنه متوازن كده نبى دراسته خو رسمي خدا أس دراسته خو كاملتكم أس مادة خد راجعين مسيمتكم بشتين جز دست رسمي خدكم إنه دانا كده رسمك خانو تشيكم أس أول كده تشيكم قصة الفكرة يعني البام بفكرة تشتك أس ودي سهر كاملتكم سر. يعني
يعني رسومات هم شكلات شيتكم مثلا فحم رصاص الوان زيتيه اكريليك يعني تشبه سر لوحه سر ورقه عادي شيتكم زي معرض كليه شاركه معرض سر اباده رز شاركه يعني قدر الامكان قصصها هم تعبرين مسار رسم يعني فكرك وشعورك الداخلي إزلام هذا إزلام نقارب بعبرينه فإنه إزلام تحاولين برسمينه رسم الشغالك بترج زامارة يعني وقت ترسميني نفسيا مرتاحة بي وقت حاجز بي أو كت الرسمات تقلق نفسيا مرتاحة بي أو بنو أسكاز نقارب بخوندم يا ضغط قلق بسرمه أسرسمك كيتشيتكم دا يعني مزاجم قلق يخوش ببي فبشتي كز رسميني يعني تقلق مرتاحة بي مش كاملتكم ولا كأنه يعني تشتكى بوشي وەکو هاوکارم لە سەرەتایە باسی کرد تەوەریەکەممان ئەمڕۆ تایبەتە بە خانەنشینان جا خانەنشینان چۆن کاتەکانیان ڕێک بخەنەوە لە دوایەوەی کە ساڵانێکی زۆر خزمەتیان کرد و ئێستا خانەنشین بووین بۆ ئەم تەوەرە زۆزک ساڵەیی ڕاهێنەری پەروەردەیی لێرە لەگەڵمانە مامۆستا زۆزک زۆر بەخێر بووی زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز هەر بژیت مامۆستا زۆزک چ تەمەنێک گونجاوە شیاوە بۆەوەی کە فەرمانبەر خانەنشین بکرێت بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ کەناڵی کەیبیستوار هەڵبەتە ئێمە دەبێ بین با بڵین تەسنیفێک بکەین ئایا لە چ وڵاتێک تەمەنێک باشە بۆ لە وڵاتی خۆمان بە تایبەت کوردستان تەمەنێک گونجاوە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپی لە هەندێک وڵات 70 ساڵە هەندێک وڵات 67 ساڵە بەڵام لە وڵاتی ئێمە من بەش بە حاڵی خۆم 6 ساڵی باشترین تەمەنە تاکو 63 ساڵانیش بۆ ئەو کەسانی کەوا پسپۆڕێکی دەگمەن نادریان هەیە دەکرێت لە 63 ساڵان بەپێی ئەو پسپۆڕێکەوە هەڵیان گرتووە بەڵام بە شێوەیەکی گشتی 6 ساڵی تەمەنێکی زۆر گونجاوە بۆ ئەوەی تاچی ئێمە فەرمانبەری ئێمە ببن بە خانەنشین باش کاک زوزک لە بەحسی جیاوازیە تەمەنی خانەنشین بوو نەکرد لە هەرێما کوردستانê ئەم دیسان لەگەڵ وڵاتên din jî باشە بۆچی لە هەرێما کوردستانê Iraqê بە ئاوایی گشتی 6 ساڵی دەست پێ کرد لە وڵاتên din بوون من هەتا 7 ساڵی جیانە بێتە گوت هەر کار دکەن بۆچی ئەو جیاوازیە هەیە بەڵێ با بڵێن ناوەند یاخود تێکڕای مردن یاخود معدلی مردن لە وڵاتانی ئەوروپی بەرزترە بۆ نمونە بینی زۆربەی خەڵکەکە لە 90 ساڵی با بڵێن دەمرن کۆز دەکەن هەندێکشان سەروی سەتەوە کەمیان هەیە لە خواردنەوەتەوە کۆچ بکەن بۆیە بەڵام لە وڵاتی ئێمە بەهۆی ئەو بارودۆخەی کەوا ڕوویداوە لە دێر زەمانەوە لە سەدەی پێشووترەوە تاکو ئێستش بەردەوامە ڕێژەی سترێس و قەلەقی و دڵە ڕاوچێ زۆر زۆر ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی تاچی ئێمە زووتر وەفات بکا و کۆچ بکات بۆیە تو دەکرێت پێش ئەوەی ینی وەکو ڕێزێک وەکو کە دەزانیت ئەو تاچی ئێمە زووتر وەفاتەکەن و کۆچەکەن بۆیە تو دەبێت پلانێکی پێشوەختت هەبێ بۆ ئەوی خانەنشینیانکەی زۆربەی خەڵک تەمەشاکەی لە خواروی 6 ساڵی وەفاتەکە و کۆچەکە بۆیە ڕێژەی مردن لە وڵاتی ئێمە یاخود معدلی مردن لە وڵاتی ئێمە زۆر زۆر نزمترە وای لە وڵاتێکی ئەوروپی ئەوان لە هەموو ڕوویەکەوە زۆر زۆر ژێبیە پێوەرێک دەکو فەرمانبەر بێتە خانەنشین بزەبەت ئەو پێوەرێکی سەرەکیە بۆ ئەوەی چونکە ئەو فەرمانبەرە لە تەمەنی 70 ساڵی هێشتا زۆر بەهێز و بە تااقەت و بە توانایە لە وڵاتی ئەوان بەڵام لای ئێمە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی بەهۆی ئەو بارودۆخانەی کەوا هەیە و ڕوودەدا تاکو ئێستاش بەردەوامە تەمەشاکەی ڕێژەی کۆچکردن زووترە یاخود ڕێژەی پیربوون و بە ساڵات چوون و چوونە ناو تەمەن زیاترە سەریعتر و خێراترە لە وڵاتی ئێمە هەڵبەتە دەبێ حکوومەتیش ئەو حکوومەتانی ئێمەش با بڵێن پلانێکی باشتر و نزیکتری هەبێ بۆ ئەوەی ئەو فەرمانبەرە خانەنشینکە مامۆستا خانەنشینیت لە کەرتی حکومیدا یاخود لە کەرتی تایبەتدا هەر پێویستە یەک تەمەن بێ یاخود پێویستە چونکە ئەو فەرمانبەر یاخود ئەو تاکە مەرج نییە هەر هەمووی فەرمانبەری میری بێت حکومی بێت تەمەشاکەی خاستن لە زروفی ئێستادا زۆربەی خەڵکی ئێمە لە کەرتی تایبەت ئیشەکە بۆیە ئەو وەکو مافێک وەکو ڕێزێک کە پێ بەخشێ چ لە کەرتی تایبەت بێ یان لە کەرتی میری و حکومی بێت لە هەمان تەمەن بەڕێی من هەمان شتە چونکە ئەو هەر ماندوو ئەبێت هەمان ڕۆژانی هەفتە بۆ نمونە لە ڕۆژی یەکشەمە و تاکو ڕۆژی پێنجشەمە سیستەمی ینی فەرمانبەرانی وڵاتی ئێمە یەک سیستەمە
بس مام برأيته او فرمانبر یا خود او کارمند کرتی تایبت شول کرد زتر ماندی نابیتن بنمنا اوفیتو کمترن اجازتو کمترن يعني هفتيه شش روز کارت کردن هەندێک شوێن هەیە 6 ڕۆژ کارکە لە شەمە و تاکو و پێنجشەمە هەڵبەتە ئەمانە پێویستە کۆمپانیای ئۆڤەرتایمی بۆ حساب دەکا هەیە نە مەسەن بەڵام پێویستە حکوومەت پلانێکی تایبەتی وا بزانمار هەشەتی تایبەتی هەبێت لە بۆ ئەو فەرمانبەرین لە کەرتی خانەنی یاخود کەرتی تایبەت کار دەکەن هەڵبەتە ئەوان ماندیتورە بن بەڵام ئەوان با بڵێن موچە و داهاتیان تۆزێک زیاترە لە کەرتی میری و حکومی باشە مامۆستا زۆزک بابینە سەر پلانەکانی دوای خانەنشین بوون پێویستە لەکەیەوە ئامادەکاری بۆ بکە چۆن خۆی بۆ ئەو پرۆسی ئامادەکە ئەمە نزیکەی 15 لەوانەیە 20 ساڵ بێ فەرمانبەری حکومیە بەیانیان زووەڵە سێ ڕاتە سەر دەقی پێ وەزیفەکە ینی ئەو گۆڕانکاریە لەوانەیە بڕێک زەحمەت بێ وڵا حتمما دەبێت هەر کەسێک کە بەر لەوەی خانەنشین نەکرێ کۆمەڵێک پلان بۆ خۆی دابنێت لە زۆربەی ڕۆکانەوە من بیستمانێکەوە کەسێکی بەڕێز فەرمانبەر بۆ 20 ساڵ لەوانەیە 40 ساڵ خانشین بۆ تووشی حالەتێکی دەرونی زۆر ناخۆش هاتووە لەو حاڵەتەیە تەمەشات کردووە لە ماڵەوە زۆر بێزار بووە هەستاوە لای با بڵین فەرمانگەکەی یان دائیرەکەی کورسێکی داناوە ڕۆژانە چۆت لەوێ لە دەرەوە دانیشتووە چکە دەقی پێوە گرتووە هەڵبەتە ئەمە بێپلانیە ئەگەر ناتوو ژیانکردن بەڕێی من یعنی تو دەبێ وادابنی پلانێکی وادابنی کە پاش خانەنشین بوونت ژیانێکی نوێ دەست پێ بکاتەوە هەڵبەتە لای هەندێک کەس بە بێپلانی ئەژێت تەمەشاکەی کە دەگەڕێتەوە ماڵوان یان خانەنشینە بێت تووشی کۆمەڵێک کێشەی دەرونی دێت لەوانەیە تووشی کۆمەڵێک کێشەی خێزانی بێت هەڵبەتە پێویستە پلانێکی گونجا و تۆکمە هەبێت لە هەموو لایەنەکانەوە باش مامسا ئەگەر ئەم بەحسە هەرێما کوردستانی بکەن بنمونەک فەرمانبەرێک هەیە چ پلان بخوادانە نانینە لێ سەڵەبێ دێ خانەنشین بیدن بنمونە تو ئەگەر تو پلانێکیش بۆ فەرمانبەرێکی لە هەرێما کوردستان دابنێ و سەڵەکە دیتا خانەنشین کردن تو چۆ پلانەوەی دانەی ڕۆژانێت وی چاوە دێدا باشکەی ساعتن وی بەڵێ وەڵاهی حتمما وەکوتم دەبێت کۆمەڵێک پلان دابنین بە پێی بارودۆخی ئەو کەسەی کەوا خانەنشینە بێت بۆ یەکەم شت بەڕای من پلانی دارایی زۆر مهمە ئێمە لەم ڕۆژگارەدا تو موچەکەت هەر چەندێک بێت یعنی کەم بێت یان زۆر پێی ڕازی بیان ڕازی نەبێت دەبێت بڕێکی لێ پاشەکەوت بکەی هیچ مەجالێکی تێدا نیە یعنی بەپی ئەو موچەی کەوا وەرەگرێت پلانی دارایی باشترین پلانە بۆ ئەوی نەباتە دوای تووشی حاڵەتێکی دارایی قڕس لە تەمەنێکی گەنجێتی و ئەو کاتەی تو هێشتا مەسەن 10 ساڵێکت ماوە یان زووترش قەیچێکە لە تەمەنی گەنجێکی تو تازە 5-6 ساڵە فەرمانبەریت دەبێ بیر لە پاشەکەوت بکەی یعنی دەبێ پلانێکی دارایی تۆکمەت هەبێ بۆ ئەوی بۆ پاشە ڕۆژ بۆ نمونە ئەگەر خانی نییە بتوانی نەتوانی خانی کرد ئەرزەیەک بکڕی مەسەلەن شتێک لەو بابەتانە بکەی بۆ ئەوی لە کاتی خانەنشین بوون هەڵبەتە موچەکەت کە دابەزێ لە ئەوە دەبێت پلانێکی دارایی تۆکمەت هەبێ و پلانێکی دیکە بەڕای من پلانی تەندروستیە یعنی تو کە مرۆڤ یاخود فەرمانبەر خاننشینە بێت نابێت ئیتر هەر خەریکی ئیسراحەت و دانیشتن بێت لە ماڵەوە بەڵێ پلانێکی تەندروستی تۆکمەت هەبێت نابێت درەنگ بخەوی و درەنگیش هەستی لە خەو ئەو سبەینان چونکە ئینسان تووشی خمول و خاوبوونەوە بێ لەو کاتەیە ئەندامەکانی لەشتی دەمرێ هێواشەش تووشی تەکەلوس دێت بۆیە باشترین پلانی تەندروستی ئەوەیە وەرزشێکی تەندروست ڕۆژانە ئیتر ئەو وەرزشە بەپی ئەو تەمەنەی کەوا هەیەی ئەو تاکە منە ڕێکردن بەلای کەمەوە ڕۆژی نیو سعات بۆ سعاتێک بە پیادە ڕۆژ بە پیادا ئەوە ئاسانترین تەندروستی یاخود وەرزشە بۆ هەمومان دووەم خواردنێکی تەندروست چونکە تو جوڵەت کەمترە ئێستا کە خانەنشینە بێ ئینسان جوڵەی کەمترە بێت جوڵەکانی کەمترە بێ بۆی دەبێ خواردنێکی تەندروست بخوات و پلانی کۆمەڵایەتی لە هەمووی بەڕای من مهمترە سەردان و عیلاقات و هاتوچۆکردنی خزمان و دۆست و برادەر لەوانەیە لەو کاتی فەرمانبەر بووە ئەو شتەی نەبوو چکە تو کە پەیوەندیەکی کۆمەڵایەتی دەبەستی لەگە کەسی بەرامبەر تا هەڵبەتە ئەمە خۆی لە خۆیدا کۆمەڵێک چارەسەر و عیلاجی سروشتیت بۆ بەدی دێنێ بەبێ ئەوەی تو هەستی پێ بکەیت باشە مامۆسا ئەوەی کە هەندێک لە فەرمانبەران کە خانەنشینەکرێن ئەترسن لە خانەنشین بوون لەبەرەوەی کە موچەکەیان کەمەکە
جاو پلانی دارایی کە باست کرد ڕێگە و بابەتەیە یعنی ئەو کەسانە زیاتر لەو حاڵەتە ترسن کە لە پێشا لە ساڵانی ڕابردوودا پلانێکی دارایی باشیان نەبوو. حتمما ئەو زۆرە کەسانن بۆ نمونە وەکو باسم کرد ئێمە موچەی تاک فەرمانبەر هەرچەندێ بێت تو دەبێت پلانێکت هەبێ پێشوەختە نەباتە بە دەستبەتاڵی و خانەنشینبی بەڵام حاڵەتێ دیکەش هەیە بۆ نمونە لە یاسای یاخود سیستەم و یاسای خاننشینبوونی ئێستا کە هاوتا بۆ لەگە حکوومەتی عراقی بڕەپارەیەک وەکو منحە ئەدەن بەو ئەو خانەنشینە یعنی بڕەپارەیەکە لا بەسە بهی باشە تو دەتوانی ئەوە سوودی لێوەرگری بۆیە هیچ پێویست بە ترس ناکە ئللا ئەو کەسانی کەوا پلانی داراییان نەبووە پێشوەختە نیان بووە بەڵێ لەو کاتەشا تو بۆ نمونە پلانت نەبوو بڕەپارەیەک لە دەست نەبوو دارایی لاوازە هیچ پێویست ناکە تو دەتوانی هەوڵ بدەی پاش خانەنشین بوونت ئەگەر باری داراییت خراپ بوو یاخود لاواز بوو هەوڵ بدەی لە کەرتی تایبەت ئەگەر بتوانی کار بکەی بەڵام باشترینی ئەو کەسانە ئەوانن کەوا یعنی پێشوەختە پلانێکی دارایی تۆکمە و باشیان هەبووە بۆی چونکە پاش خانەنشین بوون کارکردن باش نییە ئیلا چالاکی باشە ئەگەر ناوەکو کار و داهات پێویست ناکە ئینسان هەوڵ بداتەوە لە ڕووی داراییوە کارێک بکات بڵێ جەماوە گەلێکێن هەی بوونە فەرمانبەرێن کارتێن حکومینە پشت خانەنشین دەبن تەمام دیبیتن چند لە کەرتی تایبەت کار دەکەن تا چەند گەلوەیەکی من بە باشی نازانم چکە تو بۆچی کۆکەیتەوە تو لە کاتی فەرمانبەری لەوانەیە ئەو مەجالەت نەبوو بێ بێژن فێر بووین مامۆستا بێژنە بێت ئیلام شۆل فێر بۆ زۆر شوێن هەیە بۆ نمونە خۆشبەختانە لە ناو شاری هەولێر شوێنێکی تایبەت هەیە بە خانەنشینان لە ناو سنتەری شاری هەولێر کە لە ناو بازارە و بۆ ئافرەتە بەڕێزەکانیش تازە لەم ڕۆژانە بیستم کراوەتەوە ئەوانە کۆمەڵێک کەسانی ڕۆشنبیر و ئازبەرزن دەتوانی ئەوە وای کارەکەی تو دەستە دەرەوە یعنی بەرکەوتت ئەبێت لەگەڵ کەسانی دەوروبەرتە هیچ پێویست ناکە بەڕێی من ئەگەر باری دارایی جێگیر بوو هیچ کێشەیەکت نەبوو پێویست ناکە بچی خۆت ماندی بکەیتەوە لە کەرتی تایبەت ئیشکەیت چونکە زۆر ماندیەبی لەوانەیە تەقبل و تەحملی ئەو عقلیات و تەمەنە نەکەی لەگە توش ناگونجێت هەندێک شت هەیە ڕوودەدا لە کەرتی مامۆستا کاریگەری بۆ سەر هەلیکاری گەنجانیش دروستەکە ئەوان جارێکی تر حتمما ئەوە تو ئێمە دەبێت دەرفەت بدەین بەو کەسانی کەوا هەلیکاریان دەست نەکەوتووە ناکرێت ئێمە پاش خانەنشینبوونی ئێمەش بچین هەوڵ بدەین بێجەما مستادا پرۆدوسەرەمە ڕەخنۆڵمان نەگری دەباسی ئافرەتەژ بکەین دەباسی وەیەکی کرد باشە چه جیاوازی هەن نەبووینە تەمەنی خانەنشینبوونیش بۆ کارمەندەکە ئافرەتیان زەڵام ئەو پرسیارژمش بێکشتە ئێستا بەپی ئەم یاسایە نەخێر هیچ یعنی چ ئافرەت بێت چ پیاو بێت یەک تەمەن سنووردار کراوە بۆ ئەوی خانەنشین من بەڵام بەڕێی من ئەوەش ڕێی منە پێم باشە ئافرەت بەڕێزەکان زووتر خانەنشین بکرێن بە حکومەوەی ئیلتیزام و کاری تریان پەروەردەکردنی منداڵە ئەرچی ماڵەوەیە ئەرچی خەزانداریە بەڕێی من وایە زووتر خانەنشین بکرێن باشە مامۆستا ئەگەر بینە سەر هەڵسوکەوتی ئەندامانی تری خێزان لەگەڵ ئەوانەی کە خانەنشینە بن پێویستە چۆن تەعاملیان لەگەڵا بکەین چۆن لەو معاناتە تێبگەین کە تۆزە لەوانەیە هەزمکردن بۆیان بڕێک زەحمەت بێ والله حتمما ڕێزگرتنی مرۆڤ وەکو تاک چ بچووک بێت چ گەورە بێت پێویستە و زەرورە و یعنی واجبێکی سەرشانی هەموو تاچەکە لە ئێمە بەڵام ئەگەر جاری ڕێزگرتنی هاوتەمەنانی خۆمان پێویست بێت بۆ بە ساڵات چوان و خانشان دەیان جار سەدان جار پێویستە چکە تو ئەوە وەکو کەسێکی ئەزموندار وەکو کەسێکی بنیاتنەر لە وڵاتە وەکو کەسێکە دەیان جیلی پێگەاندووە دەیان کاری ڕایی کردو لەم کۆمەلگای ئێمە بۆیە ڕێزگرتن لە سەروی هەموو شتێکەوەیە نابێت لە قەدر و قیمەتیان نیان کەساتیان کەمەوە بکرێت بەداخەوە بەڕێی من تا ئەو کەسەی خانشینە بێت خۆی زۆر ڕۆڵی هەیە بۆ ئەوەی ڕێزی بگیرێت لەناو کۆمەلگای یاننا ئەوە بەدەستی خۆیەتی بەڵام لە هەر حاڵەتێکدا بێت تو دەبێت ئێمە لەسەر هەمومان واجب و ئەرکە کە زۆر ڕێزان لێ بگرین باشه مامسا ئەگەرم بەسێ وان کارمەندیان فەرمانبەران بکەین و جهەکی هەم حکومیان کارتی تایبەت کار دەکەن گەلێک جارە ئەم دەبینن شاکاردەمێک کەسێک خانەنشین بیتن بجا قوتابینە کارمەندی هەمووی بود گرین گەلێک خەمگینن ئەم چ بکەین کارمەندێک چ بکەن داکو دەمە خانەنشین بیتن ئەوە ڕز لێ بێتە گرتن ڕۆژانێ خوا گەل هەفکارێن خوا چاوە تێبڕینن تەعاملاو یا ڕۆژانە چاوە بیتن مامۆستا جوانە پرسیارێکی زۆر منطقی ومە ئەوە بۆ ئێمەیە بۆ ئەو کەسانەیە کەوە هێشتا لە کاری فەرمانبەری وەزیفەی خۆمان بەردەوامین هەڵبەتە ئەمڕۆ هەر فەرمانگەیەک هەر وزارەتێک هەر دائیرەیەک کە دەبینی
بریتێ لە کۆمەڵێک فەرمانبەر و لە سەروی هەمووشانەوە بەڕێوەبەری گشتی و وەکیل وەزیر و وەزارەتە ئەمانە هەر فەرمانبەرێک لە ژوورەکەی خۆی لە بەشەکەی خۆی پێویستە کەسێکی زۆر بەڕێز بێت یعنی لە ڕووی ڕایکردنی مامەڵی هاوڵاتیانەوە تو ئەگەر بۆ نمونە من بەڕێوەبەری قوتابخانەیەکم ئەگە من ڕۆژانە ڕەفتارم جوان بوو بێت لەگەڵ مامۆستا بەڕێزەکانم لەگە قوتابێ بەڕێزەکانم ئەو کاتە هەڵبەتە زۆر دڵتەنگ و غەمبارە بن بە ڕۆیشتنی من وەکو بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە بەڵام ئەگە توندوتیش بم خۆم فەرز کرد بێت متەسەلید بم هەڵبەتە خواخوایانە ڕۆژێ زووتر خانەنشین بکرێم وەنیا بۆیە ڕەفتاری ڕۆژانەی ئەو کەسەی لە ژیانی فەرمانبەری وەزیفی خۆیەتی حکومەدات بۆی پاشە ڕۆژ دڵتەنگ بن بۆی ئەو فەرمانبەرانە یان دڵخۆش بن بەس مامۆستا زۆزک هەر بینی خۆشمان بێ پیا و تۆزێ مشکیلەیە لە ماڵەوە وایە یعنی زۆرترین کێشەی خێزانی لەو خێزانانەیە ڕۆیە کە پیا و زۆر لە ماڵ کاگە نازایی چی بگەیشتە سەر مانجاڵ کاگە خواردنەکە نەبوو ئەوە تاڵە ڕاستە بالفعل وەڵاهی وەکوتم یعنی هەر پیا و بە ئیش و کارکردن و وەزیفەوە زۆر جوانە یعنی ئەو کەسانی خانەنشینە بن ناکرێت زۆربەی کاتەکان لە ماڵەوە دابنیشن یعنی چکە بەفعلی تو هەفتەیەک وەرە لە ماڵەوە دانیشە پیا و دانیشە لە ماڵەوە کێشە ئیلا دروستە بێت تۆ مشاکل لەسەر شتی زۆر بەسیت کێشە و لێک تێنەگەیشتن دروستە بێ بۆیە وەکوتم دەبێت پلانێک هەبێ بۆی تو بەلانی کەمەوە ئەو کاتەی ڕۆژانە کە دەرچوویتە بۆ ژیانی فەرمانبەرایەتیت لە هەمان کاتە ئەو فراغە پڕکەیتە و دەرچتە دەرەوە تر بۆ وەرزشە سەردانی هاوڕێ و هاوتەمەنەکانتە شوێنێکی ترە بۆ هەر شێوازێک بێت و دەبێت 4-5 ساعاتێک دەربچیت لە ماڵەوە باش ماستە بەحسی دەرچوونێکە بجاز خۆیەک وان کەسانم کە گەلە حەزکەم سەردانە بکەم گەشت و سەیرانە لێ جبەر کاری ڕۆژانان هەر کارێکی دێم نەشین بڕایەتە ئەو کەسێک و خانەنشین بیتن پیدوێ مانگێ چەند جاران یان هەفتێ چەند جاران سەردانەکەیان گەشتێکی بۆ دەربە بکەتن گەل خێزانی بیت گەل برادەرەوە بیتن واللهی بەلانی کەمەوە هەفتەی ئەوە دەبێت دابەشکەین تەجزیئیکەن ڕاست لەگەڵ خێزانت بەلانی کەم تو دەبێت ڕۆژی هەفتەی جارێک ئەوە ئەگەر هیچ دەرنەچین یاخود نەگەڕێ پێویستە هەفتەی جارێک ئەو کۆبوونەوەی ڕۆژان لەگە ئەولاد و منداڵ و خێزانتە ئەوە شتێکی زۆر پێویستە یان کۆکردنەوە جاروایە تەمەشاکەی کەسێکی بەڕێز خاننشین بووە بەڵام کچەکانیان کوڕەکانی لە دەوروبەری نەماون یعنی تو ڕۆژانی هەینیان شەمە دەبێت کۆیان بکاتەوە لەسەر یەک سفرە نامخۆن ڕۆژەکانی دیکەش یعنی سەردانیکردنی هاوڕێیانی هاوتەمەن ئەوە پێویستە ڕۆژانە هەر ڕۆژی مەسەن ڕۆژی لەگە جەنابەت ڕۆژی لەگە ئەو برا بەڕێزە مەسەن ئەوها دابەشی بکەیت ئەوەش پلانی دەوێت لەگە چیا دەگەڕێم لەگە چی هەڵسوکەوتەکەم چێ دڵم پێ دەکرێتەوە و چێ سوودم پێگەنێ لە ڕووی دەرونی و ئەوە دەبێت کەسێکی گەشتبین بێت بۆیە زەرورە هەفتەی جارێک لەگە خێزانەکە دەربچیتە دەرەوە گەشتنێکی دەرچی بێ یان ناوخۆی بێت و لەگە هاوڕەکان تا ڕۆژانە دەبێت دیدەنی و چاوپێکەوتنت هەبێت مامۆستا زۆزک حاڵەتێکێ لە وڵاتی یابان کەسانی بەتەمەن لەوێ کە خانەنشین دەبن دواتر بە خۆڕسکانە بەبێ هیچ بەرامبەرێک خۆبەخشی خزمەتی وڵاتەکەی خۆیانەکە ئەوانەی کە بە تەندروستێکی باشەوە ژین بۆ نمونە کەسێک شارەزایی لە باخەوانیە هەیە لە داربڕینە هەیە ئەو حاڵەتانە بۆ نابینین لێرە والله قوربان هەیە لێرەش بەڵام دەگمەنە کەمە من زۆر کەس دەناسم با بڵێن ئەوانەی خانشین بوونە ئەو مامۆستای خۆم بوونە لە ینی هەندێکیان بمبورە هەندێکیان تەنانەت کەناسیژەکەن ئێمەڵێن کارگوزار فەرمانبەران یاخود ئەندازیارانی ژینگە بڵێ ئەوە کەسانێکن زۆر متەواضعن کەسانێکی زۆر خاچین جێگای ڕێز و فەخر و شانازین ئەو هەم سوودێگەگەێنێ بە کۆمەلگا و ژینگە و هەمیش چالاکی جستەی خۆی زیادەکە بەڵام لە وڵاتی ئێمەش هەن ها ینی پاش ئەوی خاننشین تەمەشاکەی دەستگایکی خێرخوازی بەڕێوە ئەبەیان ئەسڵەن ڕۆڵی هەیە لە دەستگایکی خێرخوازی لە بەهێزکردنی خوێندن و خوێندنەوە لە بەڕێوەبرنی خول و سمینار و کۆڕ و کۆبوونەوات تەمەشاکەی لەناو کۆمەلگا جێپەنجەی دیارە بەڵام دەگمەنن ئەوانە کەمن لە وڵاتی ئێمەش هەن بەڵام کەمن بەس لە هەرما کوردستانیژی شاکەرانی گەلێک جارام زەڵامی ما ینی پیاودەما بۆ خانەنشینش دبە هەتا کودمرەش هەر کار دەکەتن ئەبەش سەبەبەکە ینی کوواتکەتن و بوونمە نەشن ژالێکی دە خزمەتە وڵات بکەن جماسا گەرم پرسیارێکە دیکەێتە بەسی خێزانێکە بەسی هەڤژینە دوو هاوسەرم
پێت بێ پشتی خانە نشین بوونێ تا چەند بوونە فەرمانبەرێکی خانەنشین بوو گرنگی بە خێزانە خوا دەدا و ژنە خوب تایبەت چونکی بیتن ji bar کارە ڕۆژانە نەکاری بیتن وەکو پێوی گرنگی پێ بدەتن بەڵێ والله حتما خێزان لە سەروی هەموو شتێکەوە یعنی هەم لە ژیانی فەرمانبەری و هەم لە پاش ئەوەی ئینسان خانەنشینی بێت چونکە خێزان خۆی کردوتە قوربانی بۆ ئەوەی ئەو خێزانە دروست بێت با بڵێن هاوسەری ژیانمان خۆی کردوتە قوربانی لە دێر زمانەوە بۆ ئەوەی ئەو خێزانە دروست بێت بەسەر بەرزی طبعا گرنگی خۆی هەیە زۆر 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 پێویستە نابێ پەراوێز بخرێن نابێ ئێمال بکرێن دەبێت کاتێکی گونجاو و زۆر زۆر باشی لەگە هاوسەری ژیانە دابنەی چ بە سەردان بێت چ بە گەشت و گوزار بێ یاخود ینی با بڵین ئیحتیمام و گرنگی لەناو خانوو لەناو خانەوەدا باشە ئەگەر دوو هاوسەر بەیەکەوە خانە نشین بن هەردووکیان بەیەکەوە کەونە ماڵەوە باوسا زۆزگ ئەوە چۆن ئەو وەزع کۆنتترۆل بکرێت واللهی لەسەر بیرکردنەوەی ئەو تاکە ینی ئەوەستێت هەڵبەتە ئێمە با بڵین نە هەموو کەسێک باڵم بیرکردنەوەی تەسکە و نە هەمووشی هەر باشە بۆ تو بەڕێی من ئینسانێک ئەوەندە ساڵە ئەزمموی هەبێ و پاش ئەوەش خانەنشین بێ دەبێت یعنی لە ژیانی خۆیدا پەرە و تەطویری بەخۆی دابێت لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی بیرکردنەوە نیە بە هەر ژیانێکی سەختا تێپەڕی بوو بێت پێویستە پەرەی بەخۆی دابێت لە ڕووی فکریەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەحملەوە لە ڕووی لە هەموو لایەنەکانەوە بۆیە کە تو هەڵبەتە ژیانێکی نوێ دەست پێکە لە کاتی خانەنشین بوون بۆیە دەبێت لە هەمووی زیاتر پش و درێژ بین کە تو خۆم ئێستا من لەو کەسانە نیم بەهۆی فشار و سترێس و ئەوە بەڵام پلانم وایە مەسەن پاش ئەوەی خانەنشین بوون دەبێت تەقبولی ئەو حاڵ و واقعە بکەین کەوا ژیانیش نییە دەگوزارێت کە لەوە پێش نەبووە یاخود کەمتر ڕوویداوە باشە مامسا ئەگەرم بەسە تا بخوا بکەین دوێشتە خانە نشینە بوویمانە نانەماوە دەپلام خۆدانە کە پشتی خانە نشین بوونی مەتین مامۆستا زۆزگ جارێ ڕنگ و بۆی زۆر گەنجانێ زەگەجە بەس پلان پلانە بیتن والله حتما پلانم داناوە ئەکید بە ئەکید بە پلانی درێژخایان هەیە پلانی کورتخانە من ژیانم بە پلانە الحەمدولله مامۆستا ئەو پلانەتە ئامادە کردی دەزێتر تەرکی لەسەر چ تەوەریدانە والله لانی کۆمەڵایەتی بەڵێ لانی کۆمەڵایەتی سەردانی ئادەرچوون زۆر حەزم یعنی لە گەڕان و سەردانیە بەڕاستی لانی کۆمەڵایەتی ئینسان گەنجترە کاتەوە نوێیە کاتەوە بەڵام وەکوتم دەبێ بزانین چی هەڵەبژێرین سەردانی چیەکەین ئایا زەرری هەیە بۆمان یان نا و زۆرژی نەبیت نە زۆر ناتوانین زۆر و بۆری سوودی نییە بۆ منە بەڵام دەتوانین ڕۆژان لەگە کەسێکی گەشتبین و ڕێوشەمبیرە چاوپێکەوتن هەبێ بەبێ ئەوەی بێزاربی بەڵام کەسانی کشێ ناوەڵە ساڵی جارێک بیبینی لەوانەیە زیانت پێ بگەێنێت بۆی سەردانیکردن پلانێکی زۆر تۆکمەی منە لە ژیانی تایبەتی خۆن هەر بژیت مامۆستا زۆزگ زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز بیدارم ئەو پلانەتە ئامادە کردیش بۆ پشتی خانەنشین بوونێ وەکو خۆ بێتە بژین پێشەوەی ماڵاویش بکەین کاگەمەتینیش پلانی داناوە لە خانە نشینە هەفتەی جارێک بچێ بۆ سەیدا هیوایەتی سەیدا خەڵکی ئاکرێ ئەو سروشتوشتەی زۆر جوانە ژەمامسە لە سەردانیکردن و گەشت و گوزار دەبێت برادری بەجەوتە کێشەکە وای برادەکانم لە خۆم بێجیاوترم بسەودا بەتەنێ دەچم زۆر جار کە دەچم بەتەنێ دەچم واللهی زەرورە لە ژیانی هەر یەکێکمان ئینسانێک هەبێت گاڵتە چی بێت بەڵام گاڵتەیەکی معقول زۆر پێویست نەبێتە نابێ استقلالکان نابێ تانە و تەشەرە بە کەسانی دەور و بەرکات یەک هاوڕێمان هەبێ کافی ئەگە دوو بێت باشتریشە هەڵبەتە بەڵام دەبێ هاوڕێکی ڕاستەقینەی جانی بە جانی بێت تەمام ئینشاڵڵا ئەژی ژاڤڕۆ پێ بەدێ سەردانێت خۆزی دەترکەم گەلێک سپاس مامۆستا کوتمێ بەڕێز کتێبە درامایا کوردی دناوا درامایên cîhanê da ku ji aliyê nivîser Heme Kerîm Hewramî hatiye çapkirin keftiye berdestê xwêneran di hemhan demê de rêzilan hatiye pêşkêşkirin ji bo nivîserê ku temenê xwe ji bo nivîsîn û wergirana terxan kirî. بەڕێزان لەبەرەوەی کە من دەزانم مامۆستا هەمە کەریم هەورامین عاشق و شەیدای شێعری مەولەویە
و کتێبێکی زۆر بە نرخیشی لەوبارەیەوە هەیە. پیاوە گەورە و ژنە گەورەکانی خۆمانەوە بێ. ئەمڕۆ دامەزراوەی کەریمی عەلاکە لە شاری هەولێر مەراسیمێکی ڕێزلێنانمان بۆ نووسەر و توێژەر و وەرجەر مامۆستا حەمەکەری مەورامی سازدا. ئەڵبەتە مامۆستا حەمەکەریمێکێکە لەو نووسەرە ئاوەدان و قەڵەمە بە بڕشتانی کە لە ناو کتێبخانەی کوردیە جێگە دەستێکی زۆری هەیە لە ماوەی ساڵانی ڕابردووە توانیوێتی نزیک بە 6 کتێب لە نووسین و وەرجێڕان بخاتە ناو دنیای ڕۆشنبیری و کتێبخانەی کوردیەوە. من سەرنجتان بۆ یەک چیرۆکی زۆر کوڕاگەشم بە ڕێزان ناوی مەنسوور یاقوتی کە خاوەنی کۆمەڵێک بەرهەم و شاکاری گەورەیە بەڵام بەداخەوە بە فارسی ئەینووسی بەڵام هەموو خەیاڵ و ڕوئیا و کارکتەر و نووسی کتێبێکە باسی دراماکە فەلسەفەی دراما چۆن ڕەوتی کردووە بە درێژایی تەمەنی و گەیشتوتە ئێرە لای ملەتان لای یۆنانیان کەسەری هەڵداوە چۆن گوازراوەتەوە بە وڵاتانی تر و وڵاتانی ترژ ئیسیفادەیان لێ کردووە و ئایا لای وڵاتانی تر دراما هەبووە پێش درامای یۆنانیانە هەتا گەیشتووەتە لای ئێمەی کورد کە یەکەم جار کە تەمسیلکردن لە کوردستانە کراوە ساڵی 1922 بووە لە سلێمانی بۆ یەکەم جار دراما دەستی پێ کردووە بزوتنەوەی دراما دەستی پێ کردووە ئێتر ئەو کتێبە یعنی باسی مێژووی دەقەرنی دراما ئەکا شکر ئەمە چەند بەحسێ تەوەرەی خۆی دوێکەنی ئیرۆ بەحسێ لێ کاریگەریە هونەری لەسەر دەرونی مرۆڤیەکان بجان بزانین کاریگەریەوە ئەرێنی یان نەرێنی بجان میوان پرسیاران گەل چەند پرسیارێکی دن لە بەس بەریە کام چنێک میوانە خوا ئەم پاکێجێکمە هەیە ئەم بە هەبڕە ببینم پاشان زۆر باش. بله هنرمەندە شێوەکار نەژات عەزیز سورمێ پێشانگەهەکە جیاوازە هونەری لە هەولێرێ vekiriye di wê pêşangehê de berhemên xwe yên hunerî nûmayiş kirin. Digel wan kitêban jî sebaret bi hunerê hatine nivîsîn. Pêşangehê 46 tabloyên ciyawaz li xwe girtine. Her tabloyekê çîrokeka ciyawaz li xwe girtiye ku beşekî ji wan peywendî bi wan nehametî û kêşên komelgehê û hemdîsan kêşên afretan bawekê taybet heye. ئەو وێنە کێشانەی تەنها ئەو کاری لەسەر دەکات لە هەرێمی کوردستان. کۆلاژ هونەرێکی تایبەتە کە نەژاد عەزیز سورمێ بەدەست و پەنجەکانی ئەو بەرهەمانەی دروست کردووە و لێرە نمایشی دەکات. کۆلاژ کۆمەڵێک فیگۆر کۆ دەکەیەوە بۆ ئەوەی معنایەکی لەسەر ڕووی تابلۆیەک کارێک بۆی مانایەکی دیاریکراو بداتن. تەبی لە کوردستان بەحقیقەت ئەو فەنە ئەو هونەرە کەس ممارەسەی نەکردووە. من وەک چۆن دەڵێ ینی لە مناڵیەوە حەزم لە وێنە چێشان بوو بەڵام ئەو بوارم بۆ نەڕەخسا. پێشانگاکە نووسەر و شێوەکارانی کۆکردوێتەوە. هەر وێنەیەک چیرۆکێک و پەیامێکی هەڵگرتووە کە هونەرمەندان گزارشتی لێ دەکەن. ئەمە خەیاڵی خەڵکی وەکو ئێمە و سیناریۆستەکان و هونەرمەندانی تر بەڕاستی جۆش ئەدا بۆ ئەوەی زوومی دید و با بڵێن ڕامانەکانمان لەسەر کۆمەڵی لایەنی تری ژیانی مرۆڤەکان و تاکەکانی کۆمەلگای ئێمە سەقامگیر بێ و لەنگەر بگرێ. ئەم پێشانگای هونەرمەند 46 وێنەی جیاوازی تێدا نمایش کراوە. جیاواز بوو بەوەی ئەو کتێبانەشی نمایش کردووە کە نووسیوێتی و ئامادەبووان سەرنج و تێبینی خۆیان وەک یادگاریەک لەسەر بەرهەمەکان نووسی. هونەر شێوازێکە لە شێوازەکانی دەربڕینی مرۆڤایەتی و هۆکارێکە بۆ دەوڵەمەندبوونی ئەزمموی
مرۆڤایەتی و خۆشگوزەرانی و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و چاکترکردنی کەسایەتی. دەمانەوێت لە بەرنامەی ئەمڕۆماندا باز لە کاریگەریەکانی بکەین لەسەر دەرونی مرۆڤ. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز نەجلە سەڵاح پسپۆڕی تەندروستی دەرونیمان کردووە. زۆر بخێرات. زۆر بەخێر بێ. بالەوە دەست پێ بکەین باسێکی هونەر بکەین بە دەرونی مرۆڤەوە. بەڵێ بەتەکیت هونەر لایەنی ئەرێنی زۆر باشی هەیە لەسەر مرۆڤ، بەڵام ئێمە ناتوانین مەسەلەن بە تەواوی بڵێن کە هونەر چارەسەری باری دەرونی و فشاری دەرونی بە تەواوی ئەکا مەسەلەن لەلایەن کەسەکە، بەڵام بە تەکیت کاریگەری هەیە و ڕۆڵی گرنگی هەیە لەبەر ئەوەی هونەر یەکێکە لەو ڕێگانەی کە پەیوەندی لە نێوان خودی مرۆڤ خۆی و دەوروبەرەکەی ئەتوانێت بکاتەوە. مەسەلەن ئەوە یەکێکە لە ڕێگایەکان و ئەتوانێت مرۆڤ لە ڕێی هونەرەوە هەستی خۆی دەربڕێ، بیرۆکەکانی مەسەلەن گەشەی پێ بدات، بیرۆکەی تازە دروست بکات لای خۆیەوە و هەستی مرۆڤ بەرز دەکاتەوە هونەر و هەروەها گەشە بە بیرکردنەوە و توانای داهێنانی مرۆڤ دەدات هونەر. ئەمانش هەمووی خۆی لە خۆیدا دەبنە هۆی ئەوەی کەمکردنەوەی فشار و فشاری دەرونی باری کەسەکە مەسەلەن بەرەو باشتر دەچێ وا لە کەسەکە دەکات هونەر یعنی هەستی باشی لەبارەی خۆیەوە دروست ببێت. و هونەر طبعاً جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر، مەسەلەن ئەوانەی کە پێویستیان بە هونەرە جیاوازی هەیە لە نێوان کەسەکان، بەڵام بە شێوازێکی سروشتی یعنی هونەر پەیوەندی بە مرۆڤەکانەوە هەیە، بۆ نمونە مۆسیقا، بۆ نمونە وێنەکێشان و هەروەها نووسین، ئەمانە ڕاستەخۆ پەیوەندیەکی سروشتیان بە مرۆڤەکانەوە هەیە وا لە مرۆڤەکان دەکا یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی فشار و فشاری دەرونی لای کەسەکان کە دروست بووە، یعنی هەستێکی باشتریان دەربارەی خۆیان و دەوروبەریان تێگەیشتنیان مەسەلەن لە جیهان و لە خۆیان، ئەوە هەموو یارمەتی دەرە لە مەسەلەن ڕێگەی هونەرەوە مرۆڤ دەتوانێت سوودی لێوەربگرێت. باش نەجل خانتە بەحسێت چەند جورێن هونەرێن جیاواز کرد، ژوانە موسیقا، نیگارکێشی، نویسین. بەڕێوە تەدیف ئەو ئەزمونات هەی کیش جورێ هونەری زیاتر تەئسیل لەسەر دەرونی مرۆڤی هەیە؟ خۆی ئەو هونەر مەسەلەن ئێمە دەتوانین بڵێن دەتوانین من وەکو پسپۆڕی دەرونی وەکو شارەزا لە بواری مەسەلەن چارەسەرکردنی نەخۆشیەکان کە ئەزمونم هەبووە لەگەڵ هەموو نەخۆشیە دەرونیەکان چارەسەرمان بە هونەر کردووە، پێی دەوترێت هونەر دەرمانی بە کوردی، بە ئینگلیزی ئارت تێراپی پێ ئەوترێ، کە ئەمە ڕێگەیەکی زۆر کاریگەرە بۆ چارەسەرکردنی ئەو فشارە دەرونیی کە لەسەر کەسەکە هەیە، بە تایبەتی منداڵ. بۆ نمونە منداڵ ناتوانێت یعنی تعبیر لە خۆی بکات، هەستی خۆی دەرببڕێ، تۆ ئەتوانی بەوشە ناتوانن ڕاستەخۆ ئەو هەستە دەربڕن لە ڕێگەی هونەرەوە. مەسەلە ئەوش چەند زۆرێکی هەیە تەکنیکە بەکاردێت بۆ چارەسەرکردن، یاخود ئەو منداڵانەی مەسەلەن PTSDیان هەیە، ئەوانە هێدمەی دەرونیان هەیەیان ترۆمایان هەیە، بۆ گەورە ژیانی بەکاردێت. بەڵام بە تایبەتی من بۆ خۆم بۆ مناڵ زۆر ئیشم لەسەر کردو و زۆر بەکارمیناو، چونکە وت مناڵ ناتوانێت بەڕاست تعبیر لە خۆی بکات. ئێمە دەتوانین لە ڕێگەی چارەسەری هونەر دەرمانی واتە ئارت تێراپی تەکنیکەکان بەکاربێنین. تەکنیکەکانیش چییە؟ هەر مۆسیقا، وێنەکێشانە، پەیکەرسازیە، یاخود بۆ منداڵ مەسەلەن وێنەکێشان، مۆسیقا، وەرزشکردن، مەسەلەن هەندێک جوڵەی جەستە هەیە توانین پێی بکەی، حتا توانین مەسەلەن هەڵپەڕکێش یەکێکە لەو تەکنیکە چارەسەری هونەریانەی کە بۆ فشاری دەرونی و بەتاڵکردنەوەی ئەو سترێس و دڵە ڕاوکەی کە هەمانە بەکاری بێنین. و سوودیشی زۆرە مەسەلەن ئەو ڕێگەیە هونەر دەرمانی. سوودەکان یەک لە سوودەکانی ئەوەیە کە کەمکردنەوەی ئەو سترێس و دڵە ڕاوکەی لەسەر کەسەکە هەیە و هەروەها بۆ گەشەکردن و باشترکردنی مەسەلەن حاڵەتی ڕۆحی کەسەکە بە هونەر، یاخود بۆ هێورکردنەوەی هەستی کەسەکە. ئەمانە هەموو یارمەتی دەرن کە چارەسەرن بە هونەر. بەڵام وەکو وتم ئێمە ناتوانین بڵێن هونەر چارەسەری تەواوکەری چارەسەرە. ئەمە چارەسەری یەکجاری نییە بۆ کێشە دەرونیەکان. ئەتوانین بڵێن تەواوکەری چارەسەرە، چونکە جێگەی پزیشک و
پسپۆڕانی پزیشک و چارەسەری مەسەلەن ئەوانەی کە چارەسەرکاری دەرونین ناگرێتەوە بەڵام ئەتوانین وەکو ئەدەواتێک وەکو کەرەستەیەک بەکاری بهێنین بۆچی بۆ کەمکردنەوەی ئەو فشارە دەرونی کە کەسەکە پێوەی دەناڵێنی. باش خات و نەجلاڵەن ئەگەر وەرەقەیەکی سپی بخەیتە بەردەست کەسێک قەڵەمێکیشی لە بەردە ماوێ ئەو کەسە بازنە بکێشێ ئەڵێن زۆر دەرونی تەواو نییە یاخود دەرونی جێگیر نییە تا چەندێک ڕاستە خۆی ئەو ئەڵێنە ئەو وەرەقە سپێ مەسەلەن وەکو تعبیر ئیستا تۆ وەکوتم منداڵ ناتوانێت تعبیر لە خۆی بکە بۆیە زۆر جار تۆ کە وەرەقە سپێکەی ئەدەیتە ئەەکەیتە بەردەست ئەوە لە ڕێگەی وێنەکێشانەوە پێی ئەڵێ حەزل لە چی وێنەیەکە بۆم بکێشە بەدڵی خۆت مەسەلەن بەزەوەی کە منوتم زیاتر بۆ کەسانی سەر و بەڵێ ئەوانە سەر ئەتوانی مەسەلەن تۆ ئەکید ئەوە مەسەلەن جاڵجاڵۆکەیەک لە ناو مێشکیا هەیە ها ینی پێوەی دەناڵێنێ مەسەلەن ئەو هەموو خطوط و پەت و ئەوەیە یعنی ئەکیید باری دەرونی ناڕەحەتە یاخود مێشکی مەشغولە بە چەند کارێکەوە ینی نازانێت لە کوێوە دەست پێ بکە وەکو ئەوەی بزەبت کە وتت باز نەکە ئەوەش زیاتر ئەها گریمانەیە من پێ دەڵم چکە هەموو ئەو باسانێک کە لەسەر دەروون دەکرێن مەسەلەن هەموو زانە دەرونیەکانیش هەر کەسە و ڕێی خۆی نەزڕی خۆی هەیە هەر کەسەوە بە جیاواز بە شێوازێک دەیبینێ بە پێی ئەزمموی خۆیان جاروایە ئەزممویان لەگەڵە من ئەزممونم هەیە لەگەڵ کەیسی منداڵ زیاتر کە وەرقەی سپیم خستۆتە بەردەستی منداڵ بینیومە مناڵەکە وێنەی بۆ من کێشا جیابوونەوەی دایک و باوکە یان سەردەمی داعش زۆر کارم لەگەڵ ئەو مناڵانە دەکرد کە تووشی PTSD بووبوون ینی پۆستتراوماتیک سترێس دیسۆردەر دەیان ناڵان بەدەست هێدمەی دەرونیەوە ترۆمایان هەبوو متمانیان بەخۆیان نەبوو ئەترسان یان ڕسمێکی ناشرینیان بۆ من وێنەیەکیان دەموند ئەوە چیە ینی نەیدەزانی تعبیر لێ بکا بەوشە بەس لێرە ئەمزانی کە ئەوە ترساوە فۆبیای داعشی هەیە ینی خەوی پێ ئەبینێ بەردەوام یا فۆبیای تیارەیان هەبوو زۆر بەیان وێنەی تیارەیان دروست دەکرد تە دەتوانین لە ڕێگەی ئارت تیرەپی واتە هونەر دەرمانی ئێمە چارەسەری ئەو حالەتانە بکەین کە وەکوتم تووشی ترۆما بوونە یا هێدن PTSD بوونە یا هەر حالەتێکی کە فشارە و فشاری دەرونیە و پێوەی دەناڵێنێت باشە نەج لە خەمبار یەک و شەکار پرسیارە خواب کاتن تەگوت ئالیە هونەری تاثیر لەسەر دەرونێ بوونە تایبەت زەوروکان هەیە باشە دیف ئەو ئەزمونە تەجروبات چه هەی هونەری بەواکێ گشتی تاثیر لەسەر چ نەخۆشیێکە زەوروکان هەیە بوون مەگەلە نەخۆشان تووشی ئۆتیزمێ بووینە هونەرێت تاثیر لێ نەخۆشیێژی هەیە بەتەکید بە شێوازێکی گشتی بەڵام حاڵەتی ئۆتیزم من ئەوە تەخەسوسی من نییە بەس ئێمە دەتوانین بە شێوازێکی گشتی مەسەلەن باسی بکەین بە تەکید تەسیری هەیە هێورکەرەوەیە بۆی مەسەلەن ئەو تاقەی کە هەیتی دەتوانین لە ڕێی هونەرەوە پێی سەرف بکەی زۆر جار ئەوانەی کە نەخۆشی ئۆتیزمیان هەیە تەوەحد زۆر یعنی منداڵانی بەهرەمەندن یعنی بەهرەی زۆر باش و بەقوەتیان هەیە لە ڕووی مۆسیقا یا وێنەکێشان زۆر زیرەکن یعنی ئەگەر زانیان دایکەکە باوکەکە ئۆتیزم جۆری زۆرە یعنی حالەت هەیە ناتوانانی بەو شێوازە یارمەتی دەی تۆ ئەبێت تەنها هیوایەک بە دایک و باوکەکان بدەیت کە چۆن بتوانێت مەسەلەن ئیدارەی ژیانی ڕۆژانەی منداڵەکە خۆی بەڕێ برە بۆ منە ناخواردن دەست شۆرین باوک و تەمیزی مەسەلەن ئەو حالەتانە توانن یارمەتی بن باشە ئەگەر بینە سەر مۆزیک و کاریگەریەکانی لەسەر دەرونی مرۆڤ هەندێک کەسێ خاتون ینی تەنها گوێ لە شتی کەهی بەگرێ ینی ئەوەی ناوی زەوق و سەلیقە نییە لە گۆرانیەکانی یان لە مۆسیقاکانیە یعنی لە هەموو حاڵەتێکە بەس شتی کەهی بە شتی خاو ئەوە تا چەندێک کاریگەری یاخود ڕەبتە بەوەی کە باری دەرونی هیلاکە یاخود کەسێکی نەرێنیە یان دەتوان یعنی کەساتەکان تاریکن و ئالۆزیشن هەر کەسە و بە پێی مەسەلە ئەو ژینگەی کە لی پەروەردە بووە لێی گەورە بووە زۆر جار بیرەوەری لەگەڵ هەیە زۆر جار مەسەلەن ئەوە بەستراوەتەوە بە ڕووداوێک کە هی پێشترە ئی ڕابردووە
ئیتر لینک دروست دەکات اقتران شەرتی دروست دەکات لەگەڵ ئەو حالەتە لەوەیە پێی مرتاح بێ لەوەی ئازاری دەرونی خۆی زیاتر بدا يعني لە ڕێی ئاسایی ئەو- ئەگەر لە ئەوە ڕێی شتێ ئەو- حاڵەتی وابێ بەڵێ ئەگەر پێی مرتاح بێت تا ڕادێک ئاساییە زۆر جاری کەسەکە مثل لەگەڵ گۆرانێکە ئەگریە یعنی و بەتاڵکردنەوەیە لەو فشارە دەرونیا ئەسترێسەیان هەر سەدمەیەک هەیتی لە ژیانی ئەو کەسە یاخود کەسێکی ئەزیزی لە دەستداوە گۆرانیە مەسەلەن زۆر یادەوەری بیردەینێتەوە ئەگەر لەگەڵی دەگریە یان هەست بە ئارامی دەکا هێورکردنەوەی خۆی مەسە لە ڕووی دەرونیەوە تا ڕادەیەک ئاساییە بەڵام هەموو شتێک کە زیادەڕەوی لێکرا ئەکیت کاریگەری نەرێنی لەسەر دەرون و جەستە مەسەلەن دروست دەکات و کاریگەری خراپ بەجێ دەهێڵێت باشە نەجلەخان پەیوەستبوونی مرۆڤ بەڕابردووە زۆر جەلانی نەرێنیش نییە تەسی ناکە لەسەر مرۆڤ قوتعزیبدان نییە پەیوەستبوون بەلایانی باش و بەلایانی خراپمان هەیە مثلەن جاروا کەسەکە ڕابردووەکی جوانی بەجێهێشتووە لەو خەیاڵکردن و خەوبینیە عنی خۆم هەمیشە خۆی هاان دەدات خەیاڵ بەو ڕابردەوە بکە و خەوی پێوە ببینێت ئەوەش لایەنە نێرێنەکەی بەڵێ یعنی کاریگەری لەسەر دروست دەکا باشتر وایە مثلەن ئێمە یعنی ناڵێن ڕابردوو ئێمە دروست دەکا ئێمە هەمومان ئستەکە من لێرەم تۆ لێرەی هەمومان بە ڕابردووە گەیشتوینەتە ئێرە ڕابردووی هەموو کەسێک جوانە ئەگەر بە شێوازێکی پۆزەتیڤ مثلەن بە ئەرێنی بیر لە خۆت بکەیەوە یعنی با ئێمە شتەکان ئەوەندە گەورە نەکەین لەسەر ژیانی خۆمان یعنی با ڕابردوو بە شێوازێکی جوان بەکاربینین بۆ ئێستامان ئیسیفادەی لێ بکەین سوودی لێ وەربگرین لێوەی فێربین بەڵام یعنی کەسایەتەکان بیرکردنەوەکان ژینگە ئەوانە طبعاً تۆزێک ئالۆزە ینی ئینسان ئەگەر زۆر وشیار نەبێ سەبارەت بە دەروون و تەندروستی عەقڵی خۆی هەمیشە کێشەی دەرونی و فشاری دەرونی زیاترە لەسەری باش ئەگەر بینە سەر ڕەنگەکان جلوبەرێک ئەکسسوارات ئەشیاکانی ماڵەوە کورە سیارە مۆبایل هەموو شتێک تا چەنە کاریگەری لەسەر دەرونی مرۆڤەیە ئەکید ئێمە زۆر جاریانی گرنگیدانمان بە زۆر شت بە شکلی خۆمان بە ماڵمان بە ستایل بە ڕەنگەکان بە هەموو یعنی حەزمان لێە بچینە جێک تۆ جار وایە کە دەچیتە جێک حەز لێ باش جوانترین ڕیستورانت یعنی خۆشترین ڕیستورانت هەڵبژێری یان مثل ئێوە گەنجن حەستان لێ چنە کافێک حەستان لێ کافەیەکە دیزاینەکەی ئەوە چییە و حالتەکە هەمووی دەرونیە تۆ بەس تۆش گەنج هەوڵ ئەدەی بەڵام تۆ هەمیشە هەوڵ ئەدەی یعنی باشترین هەڵبژێری بۆ خۆت لە ژیان مرۆڤ هەمیشە ئەو هەوڵی هەیە ئەکیت ڕەنکاریگەری هەیە ینی سا من بچمە ژوورێک هەمووی ڕەش بێ طبعاً کەئی بە ئەوە یعنی تا ڕادەیەک بۆ ماوەی کاتی لەوەی چێژ بەخش بێ بەڵام بە معدەلی و بە بەردەوامی نەخێر کارگە ڕەنگەکان زۆر کارگەر بە تایبەتی مثلەن بۆ مناڵان کە ژووری مناڵان بزانی چ ڕەنگێک تەسیل لە مێشکی دەکات بۆ گەشەی مێشک زۆر زۆر باشە بۆ خۆشمان هێورکەرەوەیە بڕاستی حتا مثلەن دیزاینەکان لە ناوماڵ تۆ ئەگەر بڵێن بینە سەر خواردن ئەگەر خواردنێکت خوارد سادەش بوو خواردنەکە تۆ زێک مثلەن دیزانی بۆ بکە کەمێک بیرازێنەوە لە ڕووی دەرونی و زۆر چێژ بەخشە بڕات ببێت لە ڕووی سەحەتی شەوە یعنیگە لەگەڵ خۆت وشیار بی و قەناعەتت پێی بێ زۆر ئیسیفادەی لێ دەکەی کاتێک ئەو خواردنە ئەخۆی ئەگەر حتا مەسەل نسبەیەکی تەندروستیشی کەمتر تێدا بێ بەڵام توی عاز دەدەیە خۆت بۆ خۆت ئەینێری کە مەسەلەن شتەکە لە چاوی تۆیە زۆر جوانە لەبەر ئەوە دەرونی تۆش بە جوانی وەڵامت دەداتەوە باشە نەجلەخان ئەم باسی ڕەنگی ڕەش بکەین هەرچەند دەستبخۆیەکم جوان کەسان و گەلێک حەز ڕەنگی ڕەش بکەن گەلێک هەرزەکاران دەبینین ئۆتۆمبیلا خۆیان ئەگەر هەبیتن تامان جلێن خوا ژوورە خوا هەمیکردنە ڕەنگی ڕەش ئەتە چەند گەلوەیەکی یعنی ڕەنگی ڕەش ژعالی دەرونی بە تەسیرەوەی نەرینیان ئەرینی لەسەر هەرزەکاری بتایبەت من ڕای خۆم پێت دەڵێم بە پێی حەزی کەسەکەیە کە تۆ حەزت لە ڕەشە پێی مرتاحی ئەو شتێکی ئاساییە تا ڕادەیە ینی ئەو ڕای خۆمە بەڕاستی بەڵام وەکو عام ئەها کە تۆ باسی ڕەنگەکان کرد پرسیارت کرد ئەڵێ ڕەنگ کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ بڵێ بەڵام ڕەنگ ئەگەر تۆ ئارەزوود لێبێ و پێی مرتاحبی ئەوەش شتێکی ئاساییە باش نەجلەخانەمە پرسیارێکی تایبەت بکەم بەڵێ ئەگەر خۆت ڕۆژێک هەز بە نەئارامی بکەی
هەست بکەی باری دەرونی جێگیر نییە بەڵێ چیەکەیت پرسیارە ئاڕاستی من دەکەیت باڵەوە. من هەمیشە خۆم چارە سەرکاری خۆم بە تەکید مەسەلەن تۆ کە هەر کاتێک هەستت بە نائارامی کرد شتێک بکە یعنی کە پێی مرتاحی بۆن منە من زۆر بۆ خۆم لەگەڵ خۆم زۆر ئەوم بە قاوە خواردنەوەیەک بە تەنها و میوزیکێکی ریلاکس کە دەکەم مەسەلەن گوێ لێ ئەگرم و کە بە تەنهاش بم بە تایبەتی زۆر چێژ بەخشە یاخود تەلەفۆن بۆ کەسێکی ئازیزم دەکەم یعنی کە پێی مرتاحم بە تەواوی تۆ یعنی نەک بە تەواوی یان تا ڕادێک زۆر یارمەتی دەرە بۆ باشترکردنی باری دەرونیت یا ئەو فشاری کە هەتە یان قەلەقێک سترێسێک بەس پەیوەندی بە کەسێکەوە بکەن هەمیشە کە جێی متمانە بن کەسێکی نزیک بێ یان هاوڕێیەکی نزیک بێ بەڵام جێی متمانە بێن نەک ئەو حاڵەتی تۆ مەسەلەن بکاتە چەکێک یان زۆفێک لە تۆ دوایی بۆت بەکارت بهێنێت تۆ دەبێ ئاگاداری ئەوانەش بین سەفەر زۆر زۆر گرنگە بەڕاستی چوونە دەرەوە پیاسەکردن بەڕاستی وەرزشکردن یا گرنگی بە خۆراکی تەندروست بدا بخوێنەوە ئەوانە هەمووی تۆ گەشە بە بیرکردنەوەی خۆت و توانای خۆت دەدە یعنی ئەوانە هەمووی یارمەتی دەرن چارەسەرن گرنگی بە پاک و تەمیزی دەوروبەرت ماڵەکەت شوێنەکەت یاخود شکلی خۆت زۆر جار کەسەکان ئەڵێ وڵای کە گرنگی بە خۆم ئەدەم زۆر لە ڕووی دەرونیەوە سقم زیاتر بە خۆمە متمانم بە خۆمە هەست بە ئارامی دەرونی زیاتر ئەەکەم ئەوانە هەمووی گرنگن یعنی تۆ بتانی خۆتی پێ باش بکەی ڕێگەی چارەسەری تریشمان زۆرە ینی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خۆت باشکەی لەگەڵ دەوروبەرت ئەوش ڕێگەیەکی کاریگەرە نەجلە سەلاح پسپۆرە تەندروستیان دەرونی لەڤاستویا بەیانی 24 میێوانمانم ئەبوو گەلەک سپاس بوتە زۆر بژیت بەێ شەکەرم بی ئەوەی هاتینە دوماهەیە بەرنمەیە بەیانی 24 لێهون ji شەشە کورسان 24 دوور نەکەبن سعات نەهێوە ئەفکاری مەژوان ئابت بۆ تا ناکەون و چەند ژۆرە پێشکەش بکە تا بەیانێکی تر ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ خاطرە